جیاواز لە چێشخانە و شوێنی ئامادەکردنی خواردن چێشخانەیەک لە گوندێکی نزیک لە شاری سلەیمانی دەکرێتەوە و بە شێوازی دێرین خواردن بە ئاگریدار ئامادە دەکات. خواردنەکانمان هەمی بەدارە ئێمە بەیانیان سعات 5 بۆ 6 نێرە خواردن ئامادەکەین بۆ سعات 10 پێگات پێشش بە میوانەکانمانەکەین و بە ئامیش خەڵک زۆر ڕازیە لە خواردنەکانمان. ئەو وەستایانی لەم چێشخانە نوێیەدا کار دەکەن ئەوانن شارەزاییکی تەواویان هەیە لە ئامادەکردنی خواردەمەنیە کوردیەکاندا. خۆم تقریبا لە ساڵی 1970 لەم وارەیە کارەکەم اختصاصمێ لە برنج و شلە و مریشک و قەل و قاز و قۆزی و کەباب و لە باری ڕێستوران تا شارەزایی تەواومێ بەڵێ. لەگەڵەوەشدا کە دەیان چێشخانی جۆرا و جۆر لە ناو شاری سلەیمانیدا هەن بەڵام خەڵک بە شێوەیەکی بەرچاو ڕوو دەکەن ئەم چێشخانەیە. من لە ناو شارەوە هاتووم بەڕاستی چەند ڕێستۆرانتێکم بووە هاتوومە تێرویش لەبەرەوەی لەزەت و بوونی تامی خواردنەکە جیاوازە تامێکی کوردەواری ئێستا لە بازاڕەکانە چەندی خواردنی شەرقی و غەربی هەیە بەڵام تامێکی و کۆمی ئێرە نەهەیە هەرو جیاوازیەکەی وای لێ کردووە ببین ئێرە ژەمێکنان لێرە بخۆین. لە ناو چێشخانەکەدا دەستە گەنجان و خوێنکاران لە شارەوە دێن بۆ ئەم چێشخانەیە. شێوازێکی تایبەتی هەیە و تامێکی جیاوازیە لە هەموو خواردنەکانی تر. بۆ زۆر کەس ئەوە جێی پرسیارە چۆن بوو بیر لە دروستکردنی چێشخانەیەکی لەم شێوەیە کرایەوە. لەگەڵ کاک حاجی و کاک ئاکۆیە بیرمان لەوە کردەوە کە شتێک بکەین لێرەیە شێوەیەکی سروشتی هەبێت جیاوازی هەبێت لەگەڵ هەموو شوێنەکانی تر و چێشخانەکانی ترە. گوندی عزیز ئاوا کە بە جوانی دیمەنە سەرنج ڕاکێشەکانی و سروشت و ئەشکەوتی هەزار مێرد ناسراوە ئێستام چێشخانە نوێژ بۆی بۆتە سەرچاوی تری ڕاکێشانی سەرنجی خەڵک بەلای ناوچەکەدا. ئێمە هەستاوین بە دروستکردنی ئەم دیوارە لەبەری مەتعاقەمان کوردواریە هەڵساوین بەردی ئەو شاخەمان هێناوە ئەم دیوارەمان پێ دروستکردووە ئیسفادەیەکمان لێ کردووە هەم مەنزڵێکی بەڕاستی جوان پێشانەیە وەکو بۆ چێشخانە کوردوارەکەمان هەم ئەم ئەرزشمان پێ ڕاست کردوێتەوە. ئەم شێوازی ئامادەکردنی خواردنە بەدار ساڵانێکە لە ناو کوردەوەریدا ماڵ ئاوایی کردووە بەڵام پێدەچێت سەرڕایبوونی چەندین چێشخانە و خواردەمەنی و ڕێستۆران کە خواردنە ڕۆژ ئاوایی و ڕۆژهەڵاتیەکان و خواردنی خێرا و سەردەمیانەی تێدایە و هەروەها بوونی چەندین ئامێر بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بۆ ئامادەکردنی خواردن خەڵکی حەزیان گەڕابێتەوە بۆ لای ئەو خواردنانەی کە بە شێوازێکی کوردەواریانە و بەدار ئامادەکراوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا گوندی عزیزاوە پارێزگای سلێمانی.